27 زیندانی لە بەندیخانەیەکی عێراق سوتێنران. 27 زیندانی لە زیندانی ناسریەی عێراق سوتێنران و کۆمەڵی زانایانی موسڵمان لە عێراق ڕاگەیەندراوێکی بڵاو کردوتەوە و باس لەوە دەکات. ئەمە کارەساتێکی گەورەی مرۆیە و حکوومەتی عێراقیش تاوەکو ئێستا هیچ لێکۆڵینەوەیەکی لە تاوانەکە نەکردووە و بێدەنگی هەڵبژاردووە. کۆمەڵی زانایانی موسڵمان لە عێراق ڕایگەیاندووە زانیاری پژڕاستکراوە وردیان پێگەیشتووە کە ڕووداوێکی سوتاندنی ترسناک لەناو زیندانی ناوەندی ناسریان ناسراو بە ئەلحوت لە پارێزگای دیقار لە باشووری عێراق ڕوویداوە. ڕووداوەکە بۆتە هۆی گیان لە دەستدانی 27 زیندانی و لەوانەیە زیاتریش کە لە بارودۆخێکی نهێنی و ترسناکدا سوتێنراون و گیانیان لەدەستداوە. زیندانیەکان هێشتا تەرمەکانیان لە بەشی پزیشکی دادوەریدا هەڵەکە بووە لە نێوان پەردەپۆشکردنی بانقەستی حکوومەت و بێدەنگیەکی گوماناوی میدیاکانی عێراقدا ئەم جینۆسایدە ون بووە و شاردراوەتەوە. کۆمەڵی زانایانی موسڵمان لە عێراق پێی وایە کە تاوانی قڕکردنی و دەستگیرکراوانەی لەناو زیندانی ناسریە سوتێنران ڕنگدانەوەی قەبارەی کارەساتی مرۆیی لە زیندانەکانی حکوومەتی عێراقدایە و ناشرینترین شێوەی نادادپەروەری و ستەمکاری ئاشکرا دەکات کە دەسەڵاتدارانی سیاسی عێراق پیادەی دەکات.